دەڕەندەی بەعس زوڵم و ستەمی چەندین ساڵە کاری نهێنی و بچووکردنەوەی بازنەکانی پەیوەندی و ئاڵگۆڕی زانیاری لە ڕۆژانی پێش ڕاپەڕیندا بە جۆرێک کاریگەر بوون. هەواڵانی ئەوسای ڕێخستنی لە ناو ڕیزەکانی یەکێتی ناچار کردبوو ئامادەباشی بۆ هەموو ئەگەرێک بکەن. گروپ ئەرکیان پێسپێدرا و ئامانجەکاتی ڕاپەڕینیان پێوترا. تێکۆشەرانی ناوشار کە شادەماری یەخستن و گڕوتینی نێوان شار و شاخ بوون هەرزوو هەموو ئامادەکاریەکیان کرد و سەرنجامیش لە بەربەیانی 5 ئازار باوکاری هەواڵانی تری ڕاستپێدرا و یەکەم گورزی کەمەشکێنیان لە بەعزدا. دیارە ڕاپەڕین هەر لە خۆڕا شتێکی ئاسان نەبوو نەخەن بە ڕاپەڕێکی ئەفەویانە بوو بێت و ڕاپەڕین وە کرابێت لە کوردستاندا. ڕاپەڕین پێشتر نەخشە و پلانێکی زۆر باشی بۆ داڕژرا بوو لەلایەنی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە. دیارە ئەم کاتەی کە ڕژێمی داگیرکەری بەغاز بە هەموو شێوەیەکی دڕندانە کەوت بۆ گیانی میلەتەکەمان، ئەو کاتەی کە هیچ شوێنێک نەمابوو کە هێزی پێشمەرگە و دەکرێت بڵێم میلەتەکەمان سەری پێوە بنێن کە تەنها شاخەکانی کوردستان و لەو دوی شاخەکانیشەوە تەنها سنووری ئێران و ئەوانە مابوو کە هێزی پێشمەرگە و میلەتەکەمان پەنای بۆ برد بێت. ڕاپەڕین هەروە لە خۆڕا دروست نەبوو، بۆیە ئەو کاتەی کە نەخشەی ڕاپەڕین دانرا کورد دەو پڕی ناومێدی بێهیوادا بوو، بەڵام دیار بوو بە پێی پلانی داگیرکەرانی بەعس بە تایبەتی کە ئەو کاتە نەخشەی شتیان دانا کە لەو کاتێک کە لە ساڵی 90 بڕیاریاندا لە دوای شەڕی ئێران عێراق و لە دوای شەڕی ئێران عێراق کە کۆتایی هات بەعس بڕیاردا نزیکترین دەوڵەتی دراوسەی داگیر بکات کە ئەویش کوێت بوو. ئەوە بوو ئەو کاتە بەڕاستی شتێکی باش هەلومەرزێکی باش هاتەکایەوە کە ئەو کاتە بە داگیرکاری کوێتەوە مەشغوڵ بوو کورد پلان و بەرنامەی خۆی هەبێ لەسەری هەموو شتانوێکی نیشتیمانی کوردستان. بۆیە ئەم ڕاپەڕینە دەکرێت بڵێم سەرتاکەی ڕانەی دەواازەی ڕاپەڕینە و یەکێتی نیشتیمانی کوردستان نەخشە سازی ئەم ڕاپەڕینە گەورەیە بوو و چەکدارەکانی ئەو کاتەی ڕژێم بە هەمویان بەنامە و بەوانە ئاگادار کرابوونەوە ئەوانیش بەڕاستی باش خۆیان ئامادەکرد بوو و هەروەها ڕێخستنەکانیش و ڕێخستنەکانی ناوشاریش ئەوانە هەمومان پێمان وابوو ئەوە توانیمان دەستکەوتێکی گەورە بەدەست بێنین. لە ئەنجامی ئەو ڕاپەڕینەش بینیمان ئەوە کۆمەڵێک دەستکەوتی گەورە بۆ میلەتەکەمان بەدی هاتوون. ئاڵۆگۆڕی زانیاری لە نێوان شار و شاخ، گواستنەوەی وێنەکانی زوڵم و ستەم کە هەواڵانی ناوشار دەیانبینی و گواستنەوەی بۆ سەرکردایەتی بەرچاوڕوونی زیاتری خستە بەردەستی ئەندازیارانی ڕاپەڕین. هەموو شتێ ئامادە و هەموو ئەگەرێک شەن و کەو کرابوو. وەگەوەی پێشبینی دەکرا بەعس بەرامبەر کوڕانی قارەمان و ژنانی خۆڕاگر لەرزۆک و بێهێز بیندرا. دام و دەستگاکانی بەعس دەستیان بەسەرداگیرا و هەواڵانی ناوشاریش هاوشانی هەواڵانی تر کۆنتڕۆڵی هەموو دامەزراوەکانی تریان کرد و ڕاپەڕین لە ڕانیا سەرکەوت. ئێزگەی دەنگی گەلی کوردستان هەواڵی ڕاپەڕینی گەیاند، پلانی ڕاپەڕین پێشخرا و ڕانیە بوو بە دەواازەی ڕاپەڕین. دیارە ڕاپەڕینی مەزنی نۆتویەک ڕاپەڕینێکی گەورە و مەزن و ئۆچەرخانێکی گەورە بوو بۆ کورد. لەم ڕاپەڕینەدا دیارە کە یەکەم ڕاپەڕینە ئەنجامی هەبێت و کورد سەرکەوتنتیا بەدەست بێنێت و کۆمەڵک دەستکەوتی بۆ بێتە دی. ئەم ڕاپەڕینە لە سایبەری کوردستان لە ناوبەرەی کوردستانیش یەکێتی نیشتیمانی کوردستان کە تێیدا ئەندازیار و هەڵسۆڕێنەر و داینەمۆی ئەساسی ڕاپەڕینەکە بوو لە ڕاگەیاندنەکانە لە ئامادەکردنی ڕێخستنە دێرینەکانە لە ڕێخستنەکانە خەڵک بە یا بڵێن بەگشتی جەماوەر ئامادەکردنی جەماوەر بەگشتی و لێبردنی گشتی. ئەمانە یەکێتی نیشتیمانی کوردستان تێدا دەوری سەرەکی هەبوو، دەور ڕۆڵی سەرەکی هەبوو وەیە پێی دەڵێن ئەندازیاری حیزبی ئەندازیاری ڕاپەڕین. لەم ڕاپەڕینە ئێمە وەکو ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە دەکرێت بڵێن دەور ڕۆڵێکی زۆر باش و بەرچاومان هەبوو بە ئاراستە و تەوجیهاتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە تەوجیهی کردین کە چی بکەین چۆن ئێمە خۆمان ئامادەکەین. لە هەر شارێکدان شانەی چەکداری بروسک دروست بوو کە لەسەر پێشتریش شانەی سرک هەبوو کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو ڕێخستنەکاندا دروستی کرد بوو. بۆ ئامادەکاریش دایان
شانێک چەکداری بروستک دروست بوو جار لە دروستکردنی شانێک چەکداری بروستێک لە ڕێخستنەکانی خۆمان خەڵکانی کەشمان بەڕاستی دەکرێت بڵێ هێنایان سەرخەت و قسەمان لەگەڵکردن و ئامادەکاریمان بۆ کردن و ئامادە سازیمان کرد و ئەوانش ئێستادادیان هەبوو ئەوانیشمان ڕێکخست لە ناو ڕێخستنەکانە. بە درێژایی ساڵانی پێش ڕاپەڕین لە پاڵ ئەو تێکۆشرانەی لە شاخ بوون هەواڵانی ناوشاریش ڕۆڵی گرنگ و بەرچاویان لە کۆی ڕووداوەکاندا هەیە. بەشێکی ئەو قارەمانانەی ناوشار لە ناو زیندانەکانی بەعزدا خۆڕاگر بوون و ئامادە نەبوون چۆکدا بدەن. ئەوانە گۆشکراوی هەستی بەرزی کوردایەتی بوون، بە مەشخەڵانی شۆڕش گۆشکرا بوون، ئاشقانی شنەبای ئازادی بوون، بۆ کوردستان خۆڕاگر بوون و بۆ کوردستانیش خەباتیان کرد. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان ڕانیە.